الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على الرسول الأمين وعلى آله وصحبه وتابعيه أجمعين إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمد بواني بريز وخوشويس وشكان بريان، السلام عليكم ورحمة الله. خوشحاڵین لێرە لە دهۆکی دەلال و خۆشەویستمان دیداری ئەوەی خۆشەویستەکەین. پێم خۆشە لێرەوە کە کارەساتی دڵتەزێنی تەقینەوەی ماڵێک یا چەند ماڵێک لە سلێمانی کە نەمتوانی بەشداری مەراسیمەکە بکەم لێرەوە پرسە و سەرخۆشی و هاوهەمی خۆم لێرە ئەنێرم بۆ خەڵکی خۆشەویست کە سوکار و خزمانی ئەو کارەساتە و بە ناوی ئەوەی خۆشەویستەوە هەمان پرسە و سەرخۆشی ئاراسەی ئەو بنەماڵە بەڕێزەکەین و هەداخوا ئەزین خوای پەروەردگار ئەو شارە و هەموو شارەکان و هەموو وڵاتانی مسلمانان و هەموو بەشەریەت لە بەڵاو موسیبەتی ناگەهان و ناخۆش بە دوور بگرێت و سەبووری کە سوکاریان بدا و مردووەکان بە بەهەر شاد بکە و بریندارەکان شیفا بدا و هەموو لایەکمان دڵخۆش بکە بە ڕەحمی خۆی. کارەساتی لەو بە شێوەیە بێگومان بازێ هۆکاری فەنی و تەکنیکی هەیە، بەڵام لێرە هەر ئەبێ ئەوە نەبڵێن ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون لەو موسیبەتەی کە ڕووی داوە، بەڵام پەیوەندیدارەکان ئەو کەسانی کە مەسئولانە ئەڕوانە کاروباری بەڕێوەبردن و ئیدارەی وڵات ئەبێ جددیتر بڕوانە شێوەی ژیانی خەڵک و شێوەی بەکارهێنانی ئەو کەرەسە و ئامێرانەی کە تازەدایەت و سەرپەرشتی ئەم جۆرە مەوزوعانە بکرێتاوەکو لەم جۆرە کارەساتانە کەم بێتەوە. خوای گەورە دڵی هەموو لایە خۆشکە و سەبووری خاوەن کارەساتەکە بدا و بە بەهەشت قوربانیەکان شاد بکە و شیفای نەخۆشەکان زینارەکان بدا. ئامین.